خۆشەویستان ئەم تۆرەمان تەرخان کردو بە قسەکردن لەسەر بڕیار و ڕێنمانیەکانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی بۆ دەرهێنانی پاسپۆرت بابزانین ئەو ئاسانکاریانی کە لە ئێستادا بۆ هاوڵاتیان کراوە بە مەبەستی دەرهێنانی پاسپۆرت چییە بابزانین هاوڵاتیان ئەتوانن لە ماوەی چەند ڕۆژە ببن بە خاوەنی پاسپۆرت هەروە بۆ حاڵەتە کتوپڕانش کە هاتوو بۆ منە کەسێک نەخۆش بوو چۆن ئەتوانن بۆ نمەگەر هاتوو ئەو کەسە نەیتوانی بچێت بۆ بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی بابزانین ئەمان چۆن ئەتوانن ئاسانکاری بۆ ئەو هاوڵاتیانە بکەن بۆی کە زیاتر زانیاری وەرگین لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز ئەمید سالار عەبدوڵڵامان کردووە کابڕێزیان بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانین بانی باش بە کاک ئەمید سالار زۆر بەخێر بێت. سپاس بۆ تۆش. سپاس بۆ تۆ. سەرەتا با لەوە دەست پێ بکەین بابزانین تەواوی ئەو بڕیار و ڕێنمانیانی کە بۆ دەرهێنانی پاسپۆرت کراوە لە ئێستادا زیاتر چییە؟ هاوڵاتیان چۆن ئەتوانن کە بن بە خاوەنی پاسپۆرت؟ بەڵێ هاوڵاتی کە دێتە بەڕێوەبەرایەتیمان پێویستە کارتی زانیاری و ڕێگەزنامەی عێراقی و هەوێ حوالمەدەنی پێبێ ئەگەر کارتی نیشتیمانی پێبێ زۆر باشتر ئەوسا بەس کارتی نیشتیمانەکە و کارتی زانیارەکەی پێویستە زۆر گرنگە وێن ئەسڵەکانی پێبێ نەک کۆپی لەوەن کەواتە پێویستی بە ئەسڵەکەیە ئەوانەی پێبێچێتە لای ئەو محەلانی کە لە پێش دایرێ سکاڵا نووسەکان لەوێ خۆشبەختانە 22 سکاڵا نووسی لێ 22 دوکانی گەورەی لەیە ئەم 22 دوکانە لە خزمەتی ئەوانەیە فایلەکانیان بۆ دروستەکەن زۆر گرنگە هاوڵاتی کە دێت نەچێت ئەو دوکانی کە خەڵە باڵغا چکە خۆی 22 دوکانە هی وایتە سەر ڕێگەیە زۆربەی ڕوو لەواکە سەرەکەی سەعاتێک لەوێ ڕاوەستێ کەچی ئەوانەی تەنیشتی چۆڵە بە 10 دقە تەواوێکە زۆر گرنگە داوا لە ڕێبەرنامەکەتان و داوا لە هاوڵاتەکانەکەین بۆی مەحتەل نەبن بچنە کامەی چۆڵ 22 دوکانی لێ کامی چۆڵ بسنەوێ وە کە فایلەکەی دروست کردێتە ناو بەڕێوەبەرایەتیمان لە پرزگەوە ڕێنمایەکان بچێتە ژووری ژمارە چەند و هەر هەمان ڕۆژکە فایلەکەی تەواو کرد دوای ئەوە بە 3 ڕۆژ بە 72 ساعت ئەبێ بە خاوەنی جیاواز پێویستیمان بە 3 ڕۆژی دەوامەواتە بەبێ جومعە و شەمە بۆ بێ بە خاوەنی پاسپۆرت وڵاتی لە ماوەی 3 ڕۆژە ئەتوانێت پاسپۆرتەکەی وەرگێتەوە. زۆر باشە ڕەنگە لە ساڵانی ڕابردووە گەر هات هاوڵاتێک ویستای پاسپۆرت دەرکە لودێکی زۆر لەسەر بەڕێوەبەرایەتەکەی بەڕێستان هەبوو ماوەیەکی زۆر لە چاوەڕوانیایە بووە ئەو هاوڵاتیە بابزانین لە ئێستاشا بە هەمان شێوەیە خودنا. بەڵێ لە ئێستا هەموو ساڵێک لە ئۆتڵی سەری ساڵەوەکەوە قوتابخانەکان پشوو وەرەگرن لە پشووەوە ئیتر قەڵەباڵغی دروستە بێ و لۆدێکی زۆر دروستە بێ تاکو 15 ئێستا گەر بستە دایرە ئێمەکە من بەجێ مێشتواتمە لای بەڕێستان ینی نە لە مەمەڕا جێگایە نە لە هۆڵا جێگایە نە لە سەپلیکانە بێگومان هەموو ڕۆژێک 1500 بۆ 1800 هاوڵاتی دێت 1500 بۆ 1800 هاوڵاتی دێ ئێستا هەر هەمووی بەڕێخین ناخێنە سبەی هەر هەمووی بەڕێخین و لە خزمەتیانە بین و هەر هەمووی لە ماوەی 3 ڕۆژاوی بە خاوەنی پاسپۆرت بەبێ جومعە و شەمەکان. زۆر باشە باست لەوە کردوتت ئەو هاوڵاتیانی کە پێویستەکە بۆ نمونە بیانێ پاسپۆرت دەربێنن پێویستەکە کارتی نیشتیمانیش لەگەڵ خۆیانە بێنن لەگەڵ بۆ نمونە هەیە ئەو جنسەی کە هەیەە بابزانین گەر هاتوو بۆ مناڵێک تازە لەدایک بوو تەنها ئەو بەیان وڵادەی کە بۆی کراوە تەنها ئەو بەیان وڵادەی پێبێت ئەتوانێت بۆ بتوانێت پاسپۆرت دەربێنێ خود ئەبێت ئەو مناڵش کارتی نیشتیمانی پێبێت ئەگەر مناڵێک تازە لەدایک بوو بەیان وڵادەی هەبوو ئەچێتە دایرەی ئەحوال مەدەنی لەوێ لە پتاقی نیشتیمانی داوای سوورەت قەیدی ئەلکترۆنیەکە لە یەک وەرەقەی فۆری گەورەیە سوورەت قەیدێکە بەسەری ئەیدەنێ هەمان ڕۆژەی دەنێ ئەوایەنن لە جاتی بەیان وڵادەکە ئیش لەسەرواکە. زۆر باشە قەیدی ئەلکترۆنی زۆر باشە باسە باسێک لەو بکەین بۆ منە ئەو هاوڵاتیانەی کە نەخۆشن حاڵەتێکی کتوپڕیان هەیە ئەیانوێت بۆ چارەسەرکردن چەند سەردانی دەروی وڵات بکەن بەڵام ئەو هاوڵاتیان نتوانێت بێت سەردانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی بکات بابزانین ئێوە چۆن ئەتوانن یارمەتی ئەو هاوڵاتیانە بن؟ بەڵێ پێشتر لە ماوەی ڕابردووە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە سەرانسەری عێراق ئێستش وایە هەموو هاوڵاتیە کە نەخۆش بوو یا ئەمەلیات کرابوو یا هەبوو سوتا بوو لە خستخانەی سوتاوی بوو بەیساری ئافیان هێنانە و دکتۆریشی لەگەڵا بوو ئۆکسجین لە سەردەمی بوو وەرحاسیا بە نەقالایان هێنا دووسەیەک وەزعی زۆر خراپ بوو ئەیان هێنا بۆ بەڕێوەبەرایەتیمان و لێ ئیشمان بۆ کرد و ڕۆشت بێگومان سەرۆشتی نەبوو چکە نەخۆشە بەڵام هەر ئازاری زۆر بوو خۆشبەختانە ئێستا بەڕێز جەنابی کاکوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جیهازی بۆ کڕوین مۆبایلێکی بۆ کڕوین ئەچینە ماڵەوە بۆ لای هاوڵاتێکە یاچینە خستەخانە یاچینە خستخانەی سوتاوی یاچینە خستخانە هیوار خستخانەیەک بێلەوانە چین لەوێ ئێمە سەردانەکەین جیازەکانمان پێەیە لەوێ ڕەبتەکەین بە قەمەرسناییەوە و هەر لەوێ ئەکەین بە خاوەن جیاواز و بەبێ هاوڵاتێکە لە خستخانە دەرچیا لە ماڵەوە دەرچێ هاوڵاتیش پێویستەکە 3 ڕۆژ چاوەڕێکە ڕەنگە حاڵەتەکەی کتوپڕ بێت بە زووترین کات سەردانی دەرەوەی وڵات بکات.
هەر هاوڵاتێک کە ئێمە بە مۆبایل تیم سەردانەکەین و نەخۆش و حاڵەتەکەی نەخوازراوە لە ماوەی یەک شەو ڕۆژە یەک شەوی بەسەراچێ ینی ئەمڕۆ مامەکەک بەیانە بێ خاوەنەوە پاسپۆرت یەک شەوی پێویستە. زۆر باشە بابزین بۆ بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی لە ئێستادا هەموو ئەو شوێنانەی کە بۆ نمونە لە دەوروبەری شاری سلێمانیان سەردانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانیەکەن بابزین ئێستاش بە خۆشحاڵیەوە هەڵەبجە بۆ بە پارێزگا بابزین لە پارێزگای هەڵەبجە هیچ بەڕێوەبەرایەتیەکەی بە ناوی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی خۆت هاوڵاتیانی هەڵەبجەش ئەبێ سەردانی سلێمانی بکەم بۆ دەرهێنانی پاسپۆرت. هەردوو بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە و هەروەها نووسنگەی ئیداری ڕاپەڕین لە ڕانیان هەردووشی خۆشببختانە لە ماوەی یەک دومانی ڕابردووە لەلایەن حکوومەتی ناوەندەوە فەرمانی دەرچوو و هەروەها لایەن حکوومەتی هێرێمیشەوە فەرمانی دەرچوو لە هەردووشی بینامان وەرگرتووە کلیلەکان لای خۆمانەوە زەمانمان کردووە ماوەتەوە نووسراومان کردو بۆ وەزارەتی دارایی بۆ ئەوەی لە ئەساس و لە مێز و لە کورسی و لە کۆمپیوتەر و جیازەکانی کەمان بۆ دابینکەن خۆشببختانە جەنابی وەزیری دارایی لەسەر ڕاستپاردەی بە تەوجیه و تەلەفۆنی جەنابی کاقوبات ڕەزامەندی دەربڕیوە بۆ ئەوەی ئەو شتانە بکڕین نووسراوەکان بەشێکی هی هەڵەبجە گەیشتۆتە دەسمان پارێزگاری هەڵەبجە لیژنەی بۆ دروستکردو بۆی بیکڕین سەبارەت بە ڕانیەش مەبدەئیان لەسەر کۆنووسەکە جەنابی وەزیری دارایی ڕەزامەندی داوە ماوەتەوە تایپ کرێت و بگەڕێتەوە لامان تاکو لیژنەی بۆ دەستکردین بۆی بیکڕین. زۆر باشە کاتە لە داهاتوێکی نزیکە هاوڵاتیانی دەڤەری ڕانی و شاری هەڵەبجە پێویست ناکا بێن بۆ سلێمانی توانن لە شوێنەکانی خۆیانە بن بە خاوەنی پاسپۆرت. من ئەمەوەیەک شتی کەش بە بەرەز بڵێم تەنها لە پارێزگای سلێمانی و کەلار و کەواتە ئیداری گەرمیان و ئیدارەی ڕانیە و هەڵەبجە لەم سنوورە چوار شوێنی دەریانانی پاسپۆرتەیە ینا لە پارێزگای هەولێر دوانەیە لە دهۆکێکەیە و هەموو پارێزگەکانی عێراق شێکی یەکدانیتایە خۆشببختانە ئەم سنوورە دەستان خۆش بەماندوو نەبن بەسە باسێک لێ بکەین بۆ ئەو هاوڵاتیانەی کە پاسپۆرتەکان ون کرد بێت دواتر چۆن دەتوانن ئەوان ببنەوە بە خاوەن پاسپۆرت ئەو ڕێکاری یاسایانی کە ئەوان بیگرنە بەر چییە؟ بەڵێ سەبارەت بەو هاوڵاتیانەی پاسپۆرتەکانیان ون کردووە یا تەلەف بووە مەسەن لە غەسالێ یا بەدەست مناڵە و دڕاوانە یەک تێک چۆکەواتە ئەوانە بە هەمان شێوە جنسی عێراقی هەوەیە خوێندنەوەی و کارتی زانیاری هێنن بۆ لای دایرەمان و ئیشیان بۆکەین پێش وەخت ئەبوایە ئەم بەڕێزانە هەمویان بچوونایە بۆ بەغدا چۆنە بۆ بەغدا هاوڵاتەکە بۆ بچوە بۆ بەغدا و دوو جار تا سێ جار ئەبوایە بچوە بۆ بەغدا و محامیشیە بوایە ئەوێ پارێزەرێکی بواە لەگە خۆیان بیبردایە بۆ محکەمەی کەڕادە لە بەغا 6 مانگ بۆ ساڵێکی پێچوو 6 مانگ بۆ ساڵێکی پێچوو تاکووە بۆ خاوەنی پاسپۆرت و ناڕەحەتیشی زۆری بینی خۆت زانی ڕێگەی بەغا چۆن و کاتی خۆی بەغا چۆن بووە بەڵام خۆشببختانە ئێستا ئەوە نەماوە هاوڵاتەکە لە پارێزگای سلێمانی کاری بۆکەین لە بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی و لە ماوەی 10 تا 12 ڕۆژە ئەبێ بە خاوەنی پاسپۆرت بۆ بەڕێوەبەرایەتەکە ئێوە پێویستی بێ شوێنێکی تر نیە ڕەنگە لە ساڵانی ڕابردووە سەردانی بنکەی پۆلیسی بکردای و چارەکارێکی تر هەبووە بیگرتای ئێستش سەردانی بنکەی پۆلیسەکات بەڵام لەوێش ئاسانکاریمان بۆ کردووە لە ڕێگەی سەرۆکایەتی محکەمی سلێمانیەوە بەڕێزیان زۆر هاوکارمان بوون پلانێکماندانە وتمان لە بەجاتی ئەوەی بەم پرۆسەیە بڕات فۆرمێکمان دروست کردووە کات پرۆسەکە دەستی پێکرد بە هەفتەیەکی خایەن بەڵام ئێستا لای دادوەر هەفتێکی خایەن بەڵام ئێستا خۆشببختانە لای دادوەر هەمووی سعاتێک بۆ سعات و نیوەکە خایەنێ و زۆر بەپەلە هەمان ڕۆژ وەڵامەکەی لای دادوەرە درێتەوە من یەک هینی کەم هەبوو لەسەر ئەوەی کەونێ کات و یا تەلەفە بەدەست مناڵشتۆ دڕیا لە غەسالەیە تێکەچێ ڕاستە دەڕۆژ تا 12 ڕۆژەوێ چونکە پرۆسەکە لە بەغداوایە بەڵام ئەکرێ ئەگەر بەپەلە بێ لە ماوەی 4 ڕۆژە ببێ بە خاوەنی پاسپۆرت ئەویش ئەوەیە خزمەتگوزاری خێرایە 150,000 دینار ڕسوماتە دەی و مۆرێکی تایبەتەیە بەغدا خۆیەتی ئەو چەکە بۆ بەغدایە و ئەو پارێژ بۆ بەغدایە کە ئەچێتە فیلەکەیەوە ئەوەی کە پاسپۆرتەکەی ون کردووایە تێک چۆ بەدەست مناڵەوە دراوە ئەگەر بەپەلە بوو لەماوەی 4 ڕۆژە بێ بە خاوەنی پاسپۆرت. باشە ئەو کەسانی کە پاسپۆرتەکان ون کردو و بەڵام ویزەیەکێک لە وڵاتەکانی پێوە بووە دواتر ئەوان بێ بەشە بن لەو ویزەیە خودت بێگومان کە پاسپۆرتەکەی ون کرد بێت و ویزەیە بوو بێت بێ بەشە بێ لەو ویزەیە چونکە ویزەکەی لەبەردەسانیە. زۆر باشە کاتە ئێستا باسێک لەوە بکەین باسێک لە نوێکردنەوەی پاسپۆرتیش بکەین بۆ ئەو کەسانی کە پاسپۆرتەکان ئەکسپایر بووە ئەو ڕێکاری یاسانی کە بیگرنە بەر بۆ نوێکردنەوەکان چی ئەتوانن پێش چەند مانگ سەردانی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی بکەن بۆی کە بتوان جارێکتر ببنەوە بە خاوەن پاسپۆرت. هەموو هاوڵاتێک کە خاوەنی پاسپۆرتە کە سەیری پەڕەیەکە مەڵەداتەوە سەیری ئەکسپایری پاسپۆرتەکەیەکە ئەگەر 6 مانگ کەمتری تیا بوو پێویست ناکە بچێت داوای ویزە بکات لە سەفارەتەکان و قونسڵاتەکان چکە نایدەنێ
ئەگەر پاسپۆرتێک 6 مانگ کەمتری تیاما بوو مدەکەی بۆ ئەکسپایر بوونی سەفارەتەکان ویزی نادەنێ پێویستە 6 مانگ زیاتری تیابێ باش بۆیە هەر هاوڵاتیەک 6 مانگ کەمتری تایە ئێمە داوای لەکەین بۆ ئەوەی بێت سەردانمان کاتا بۆی نوێکەینەوە و هەر هاوڵاتیەک پاسپۆرتەکەی ساڵ کەمتری تیا بوو ئەتوانێت بێنووی کاتەوە بۆ نمونە تۆ لە ماڵەوە سەرەکە 11 مانگی تیاماوە سەربەخۆ توانانی بێ تازەکەیتەوە هیچ کێشەی ناوێت توانانی نوێکەیتەوە زۆر باشە ئەو بابەتانی کە لەگەڵ خۆی بهێنە پێویستی بەچێ یاخود تەنها پاسپۆرتەکە بێنە بەسە پاسپۆرتەکەی پێویستە و جنسی عراقی و هەوێ خوالمەدەنی و کارتی زانیاری ئەو چوار پارچەی پێویست زۆر باشە بابزانین بۆ نمونە ئەو کەسانی کە پاسپۆرتێکیان هەیە و پێش ئەوەی کە ماوەی بەسەرچوونەکەی گەیشت بێتە 6 مانگ ویزەیەکێک لە وڵاتەکانیان وەرگرت بێ بەڵام لە کاتێکە کە ئەوێت سەردانی وڵاتێک بکە بینە پاسپۆرتەکەی تەنها مانگێکی ماوە بێت ئەم پاسپۆرتە تازە بکاتەوە بۆی ئینجا بچێت سەردانی ئەو وڵاتە بکات لێرەیە پێویستەکە و هاوڵاتی چی بکات لە کاتێکا کە بێ پاسپۆرتەکەی تازە بکاتەوە ئەو ویزەی ئەفۆتەیە خود بۆ یەخرێتە سەر پاسپۆرتە نوێیەکە بۆ نمونە من ویزەی ئەڵمانیا وەرگردووە و 5 مانگی تیاماوە پاسپۆرتەکەم ویزەکەشید لەسرە ئەو کاتە دێم بۆ بەڕێوەبەرەتی پاسپۆرت سلێمانی داوای نوێکردنەوەی پاسپۆرتەکەم پاسپۆرتە نوێەکە وەرەگرم ئەم پاسپۆرتە کۆنش کە ویزەکەی لەسەر ئەویشتە دێنەوە هەردووشی کەسی بۆ فڕۆکخانە هەردووشی پێکەوە پێشکەشەکەی بۆ چێک پوینت لە فڕۆکخانە هەردووشی پێکەوە پێشکەشەکەی سەیری ئەو پاسپۆرتە نوێەکەتەکە بۆ سەیری ویزەکەش تەکا کە لەسەر پاسپۆرتە کۆنەکەیە بۆ کاتە ڕێگەتەدا هیچ کێشەی نیە و سەفەری زۆر باشە کاتەر دوو پاسپۆرتەکەی پێ باشە ئێگە کەسێک بۆ نەبیێ پاسپۆرتەکەی نوێ بکاتەوە بەڵام بێت پاسپۆرتە کۆنەکەشی هەر بمێنێت ئاسایی ئێوە پاسپۆرتە کۆنەکەشیێنەوە ئەتوانێت بێت ئەگەر پێویستی پێ بوو هیواهەیە قامەی لەسەر هیوایە ویزەی لەسەر هیواهەیە ویزەی کۆنی لەسەرە بۆی هیواهەیە 3-4 ویزەی کۆنی لەسەر و ئەکسپایر بووە سوودی لێبینێ کە ئەچێتەوە جاری کە بۆ نوێکردنەوەی بۆ ویزەی نوێ وەرگێ سوودی لێبینێت لە سەفارەت ئەیبینن ئاسانترەی دەنێت کەسێک داوا بکات ئەتوانن زۆر باشە باسە باسێک لەوکەن باست لەوە کردوتت ڕۆژانە زیاتر لە 1500 کەس لە 1200 کەس یان سەردانی بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانیەکەن گەر هاتوو بۆ لە ئەو 1000 کەسەیە کەسی بەتەمەنی تیابێ ڕەنگە ئەوان تەحملی ئەوان نەبێت کە بتوانن ماوەیەکی زۆر چاوەڕێ بکەن ئێوە چۆن یارمەتی ئەوانەیە هیچ کاراسانیەکتان بۆ کەسانە کردووە لە هەموو هۆڵێکە شوێنێکی تایبەت هەیە بە خاوەن پێداویستی تایبەت ئەو خاوەن پێداویستی تایبەتانە خاوەن پێداویستە تایبەتەکانە سنەوێ بەبێ سەرە و هەروەها گەری چێ نەخۆش بوو بۆ خۆی چێتەوێ و هەروەها هەموو ئەفسەران و کارمەندانمان کابینە نێچێ نەخۆشە یا بە تەمەنیا گۆچانی پێەیە یا بێتاقەت بووە یا هەڵچووە بە هۆکارێ لە هۆکارەکان خۆیان ئەی قۆزنەوە خۆیان ئەیبن و ئیشەکەی بە پەلە بۆ تەواوەکەن باش زۆر چاکە بابزانین گلەی و گازندەی هاوڵاتیان لە کاتێکا بۆ نەکەم بۆ لای بەڕێستان زۆرترین ئەو گلەی و گازندانی کە ئەوانەکەن چیان دیتەوە ئاگادار بیت ئەوان داوای چیەکەن یەکێ لە کێشە گەورەکانیان ئەوەیەکەوە پاسپۆرتەکانیان تێک چووە تەلەف بووە هاوکاری بکرێن لەو غەرامەی کەوە ئەبێ بیە کێشەکە ئەوەیە غەرامەکە لای ئێمە نییە لە دەسەڵاتی ئێمەیانە تاکو بیبەخشین لە غەرامەکە لە لای دادوەرە ینی بڕیاری غەرامەکردنی یا غەرامە نەکردنی لای دادوەرە دادوەریش لەسەر چی ئەوەستێ پرسیاری لێکە ئەڵێ ئەو پاسپۆرتەدایە بانقەس وا لێ کردووە یا لە دەروی دەسەڵاتی تۆ بووە ئەگەر هاتوو بۆ دادوەر دەرکەوتکەوە لە دەروی دەسەڵاتی ئەو تێک چووە یا ون بووە یا تەلەف بووە غەرامەی ناکە بەڵام ئەگەر هاتوو بۆی دەرکەوت کە ئەم کەسە بە ئەنقەس وای لێ کردووە یا ڕێزی لەو پاسپۆرتە نەکردووە و کەم تەرخەم بۆ ئەو کاتە غەرامەیەەکە کاتە کەسی شێوە بێگومان هەیە ئەنقەس پاسپۆرتەکە دڕێت یا هەیە و ئیخاتە غەسالەوە یا هەیە خۆی بانقەسوونێکا لەبەر هۆکارێ لە هۆکارەکان هەیە باشە بابزانین بۆن ئەتوانێت پاسپۆرت بۆن لە کاتێکا بۆ مناڵ دەرکەی لەسەر باوکی یاخۆ لە سەردایکی بۆی دەرکەی و بابەتانە هەیە خۆی هەموو کەس لێرە کە لێکەم ڕۆژێکە لەدایکە بێت بۆ خۆی خاوەنی پاسپۆرتە بۆ خۆی بەتەنیا خاوەنی پاسپۆرتە گەر تەمەنی یەک ڕۆژ بێت سپاوەکو جاران نەماوە پاسپۆرتی عایلی هەبێنە ئەو مناڵە خۆی خاوەنی پاسپۆرتە بەڵام تاکو ئێستا لە عێراقا دایک وەلی ئەمر نییە باوک وەلی ئەمرە بەداخەوە ئەوی شەگەڕێتەوە بۆی ئەندام پەرلەمانەکانی عێراق و بەتایبەتی شیعە پێداگریە لەسەرەوەکەنکەوە باوک وەلی ئەمرە نەک دایک کورد لێرە پەرلەمانتارەکان زۆریان هەڵداوە لە ماوەی چەند ساڵە کە بیگۆڕن دایک وەلی ئەمر بێ وەکو باوک لە بەرەوەی جیاوازیان نییە بەڵام سوودی نییە چکە ڕێژەی ئەندامانی پەرلەمانی کورد کەمە لە ئاستێوانە ئەوان زۆری نێدەنگل زۆر باشە باباسێک لەو بکەن ئەو کەسانەی کە پاسپۆرتیان دەرهێناوە لە کاتی وەرگرتنەوەی پاسپۆرتەکانە ئەبینن ناوەکان جیاوازە لە ناوەکەی خۆیان بۆ نمونە لە کاتێکا ڕەنگە بە حەیەکێک لە حرفەکان جیاوازی هەبێت دواتر ئەو کەسە پێویستەکات چی بکات چۆن ئەتوانێت کا بوون داوایەک پێشکەش بە ئێوە بکات بۆی کە ناوەکەی بۆ ڕاستکرێتەوە پرسیارێکی زۆر گرنگە
و ڕۆژانش دووسێکی وامانەیە وەکو ناوە عەرەبیەکەی یا کوردیەکەی کە نووسراوە لەسەر هەوێ خوالمەدەنیەکەی بەهی شێوەیە غەڵەتی تیانە تای نابێت ئەوەی کە هەیە لە ئینگلیزیەکە لە ئینگلیزیەکە کەوتۆتە سەر هەڵبژاردننی کەسەکە خۆی بۆ نمونە ناوی ئیبراهیم یا عەبدوڵڵا یا مححمود تۆ ئەتوانی بە چەند شێوازێک بینوسی تۆ بە شێوازێکی نووسی من بە شێوازێک لە سەرانسەری عێراق وایە تۆ بە شێوازێکی نووسی چونکە تۆ شەهادەکەت وایە ناوەتەوە من ئیقامەکەم بە شێوەی چیە ناوتۆ بۆ هەرێکی بە شێوازی خۆی نووسێ بۆیە هەڵبژاردننی سپێڵی ئینگلیزیەکە بۆ هاوڵاتێکە خۆی جێڕینەوە و خۆی ئەبێ اختیاریکە لای عریزە نووسەکە لە خوارەوە پێشەوە بێتە ناودایرە هەروەها لە بەشی خوارەوە فۆرمەکە بە کوردی و عەرەبی نووسراوە لەی کەوە ئەم هاوڵاتیە خۆی اختیاری ئەو سپێڵە ئینگلیزی کردو بۆیە کە دێتە لامان ئێمە وای ئەخوێنینەوە کە ئەم سپێڵە خۆی اختیاری کردووە سپێڵە ئینگلیزیەکەی نەک عەرەبیەکەی بۆیە کە بەش دوایی دێتەوە ئەڵێ من ئەمەم بەدڵ نییە ئێمە بۆیە سەلمەی ئەوەتانە ئیمزات کردو خۆت بە کوردی و عەرەبیش نووسراوەتەوە هەڵبژاردووە مەفروض بوو ورتر بوویتایە لە هەڵبژاردنەکەدا بۆیە لێرەوە داوا لە هەموو هاوڵاتیانەکەین سپێڵە ئینگلیزەکەی تۆیە تۆ خۆت هەڵەبژێری بە شێوەیە مححمود و عەبدوڕەحمان و ئیبراهیم نووسی تۆ اختیاری خۆتە بەڵام سپێڵە عەرەبیەکەی بۆ ئێمە یا کوردەکەی بۆ ئێمەیە باشە ئەو چەند ڕۆژی پێچێت بۆ چاکردنەوەی چاکردنەوەکە لەبەرەوەی خۆی پاسپۆرتەکە تەواوە لە ڕووی قانونی و لە ڕووی ئیداریەوە زۆر تەواوی کێشەی نییە بەڵام بەڕێزی بۆ خۆی لە وڵاتە ڤیزەکەی یا ئیقامەکەی بۆ شێوەیە هەڵبژاردووە عێراق وای ناخوێنێتەوە کامە هەڵەیتایە و لە جیهازەکانە دەرەچی هەموو شتێکی تەواوە بۆیە کاتی زیاترەوە بەسەر ڕۆژەکە تەواو نابێ هەمان کاتەچێتە بواری ئەوەی کەوا 10 ڕۆژ تا 12 ڕۆژەکەی پێویستە وەکوین بۆکان و ئەگەر کەسێک بێت گەشت بکات بۆ وڵاتێک بەڵام لە کاتێکا کە سێری پاسپۆرتەکەی کات ئەبینە مانگێکی ماوە ئەویش ڕەنگە 2 هەفتەیەکی پێ بچێت کە ئەچێت سەردانی ئەو وڵاتەکات بابزانانی دواتر هیچ کێشێکی بۆ دروست نابێت ئەگەر ئەو ماوە کەمەی مابێت و سەفەر بکات بێگومان ئەبێ بێ نوێی کاتەوە کە نوێی کردەوە پاسپۆرتەکە ئەوتوانێت ئەو کاتاتوانێت سەفەر بکات ئەگەر نوێی نەکاتەوە سەفەر بکات 2 هەفتەی پێ بچێت بەڵام ئەکسپایرەکەی خۆی مانگێک بێت هیچ کێشێکی بۆ دروست نابێت ئەگەر لە دەروی وڵات کەسەکە پاسپۆرتەکەی ئەکسپایر مەسەن چوە تورکیا لەوێ ئەکسپایر بوو کێشەی نابێت ئەتوانێت بێتەوە هەر پاسپۆرتێک لە دەروی وڵات ئەکسپایر بووی کێشەی نییە ئەتوانێت بێتەوە چکە دێتەوە بۆ وڵاتی نیشتیمان بۆیە هەموو ڕێگەیەدا بەڵام لێرەوە ئەگەر بتەوێت بڕۆی بە پاسپۆرتێکی ئەکسپایر لە فڕۆکخانەکان و سنوورەکان ڕێگەت نادەن چکە دوایی ئەگەر ڕێگەش بن لە وڵاتە جێرنەوە زۆر باشە باسێک لەو بکەین با بزانین دیارترین ئەو کێشە گیرروگرفتانی کە لە نێو بەڕێوەبەرایەتەکەی ئێوە هەیە بەڕێزی دۆک و بەڕێوەبەر ئێوە لە ئێستادا پێویستان بچێ بۆی کە زیاتر کارەکانتان بە باشتر بەڕابکەن هەرچەنە کارەکانیشتان زۆر باش بەڕای کردۆتە یاسا ماندوو نەبن و دەستان خۆش بێ بەڵام داواکاریەکانتان چیەوە ئێمە لە هاوڵاتیان یەک داواکاریمانەیە لەبەرەوەی ئێستا لە وەرزی ئێستایا زۆر قەڵەباڵغا تەنها داوایان یەکەین بە تەحەموول بن بە سەبر بن لەگەڵمانە یەک ڕۆژ لە لای ئێمە میوانمانە بن ئەو ڕۆژە تۆزێکدان بخۆیانە بگرن نەیەڵین کەسیان بڕۆنەوە هەر چەند کەس بن 1000 بن و 1500 بن و هەرچەندێک بن ئەیانکەین بە خاوەنی پاسپۆرت یەک ڕۆژ دانیان بەخۆیان بگرن ئێمە لە خزمەتیانە بین ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی زۆر دڵنیان لەوەی ئەگەر هاتوو ئێمە ڕەهموو ڕۆژە 1500 بۆ 1800 کەس بەڕێخین ئەگەر وەکو دایرەیەکی کە وەکو بەڕێوەبەرایەتی کە ڕۆژی 50 هاوڵاتی سەردانمان بکە ئێمە نەیانێ هاوڵاتیانە بێنە لای ئێمە بە پێچوانەوە ئێمە ئەتوانین بچینە ماڵیان هەر پەنجیان بۆ جێبەجێکەین لە ماڵەکانیانە بەڵام ڕێژەکە ئەوەنە زۆرە لەوە بە دەرەکەوە فرێ هەمووکەی ڕاستە دەستان خۆش بێ ماندوو نەبن زۆر سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ پاوی زانیاریەکان دەستە خۆش بێت خۆشەویستان پشتێکی کوردوەرەگرین و دواتر ئەچینە لای دوابابەت و گفتوگۆی ئەمڕۆمان لەگەڵمان بن.